سردان هاریکار وزیر دروی امریکی بو کاروبارن دیموکراسی و مافوکار بو پرزگه لالش ده گلبالیوز امریکا لبغدا افشانده هاتم پیشوازی کرن جلای بابا شیخ و بابا چاویش و چندین ریسپی و کسایتی آینیل بردر پرزگه لالش دستپیک گریانک بو ناف پرزگه لالش هات انجام دان و هاریکار وزیر دروی بجداری ده چندین ریو رسمن آین ازدیان دا کرد. و دیودا کمبونک دیگل نینرین ازدیا هات انجامدان دیر جه چافکن را گهاندنه. لداویا کمبونه پریس کنفرانسایک هات دانان و تی داناف بری اف خاله دیار کرن. Thank you. And first of all, I want to thank you. The minority peoples of خەڵکی ئەم شوێنەی عێراق ئەم پارتەی عێراق معاناتێکی زۆریان بەدەستی داعشەوە بینیوە کە هیچ کەسێکی تر لە دنیادا ئەم جۆرە معاناتەی لە ژیانی خۆیان نەبینیوە. The United States was proud to stand. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر خۆشحاڵە فەخری پێوێکا کە لەگەڵ هاوپەیمانەکانمان شان بەشان یەکتر وەستاین بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و تێکشکاندنیان کاتێک کە ویسان پەلاماری چیای شنگال بدەن و ئەمڕۆژ دەهان شێوە شان بەشانیان دەوەستینەوە و داکوکیان لە یەکەین و پشتیوانیان دەبین. We are very happy. ئێمە زۆر خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەبینین ئەم شوێنە گرنگە ئەم شوێنە زۆر مهمە وەکو خۆی ماوەتەوە و داعش نەیتوانیوە هیچ شتێک دەحەقی ئەم شوێنە بکا و نەبووە بە قوربانی دەستی تیرۆری داعش. Now we need to work together to make. ئێستا کاری ئێمە ئەوەیە کە هەمومان هەوڵ بدەین بۆ ئەوەی دڵنیابینەوە لەو کەسانەی کە لە شوێنەکانی تر بەدەستی داعش دەرکراون بە شێوەیەکی سەلامەت و ئاشتیانە بگەڕێنەوە بۆ سەر شوێن و ماڵ و حاڵی خۆیان. This is where the Yazidi people. ئێرە و شوێنەیە کە یەزیدەکان بۆ سەدان ساڵ لێی ژیاون و هەر دەبێت لەم شوێنەشە لێی بژێن بە شێوەیەکی ئاشتیانە و پارێزراو. The fight against Daesh continues. شەڕی دژ بە داعش بەردەوامە پێشکەوتنمان ئەنجام داوە و بەردەوام دەبین لە سەرکەوتنەکان و ئێمە دڵنیاین کە سەرکەوتن بەسەر داعشە تۆمارەکەین. And then the hard work of پاش ڕزگارکردنی ناوچەکان و تێکشکانی داعش کاری دووبارە ئاودانکردنەوەی ئەو ناوچانە دەست پێکە پاکردنەوەیان لە مین و لوغم بۆ ئەوەی خەڵکی ئەو ناوچانەی کە ئازاد دەکرێن بە ئاسانی بتوانن بگەڕێنەوە لەوێ بژین. هەژی گوتنەیەک و بۆ یەکەم جارە هاریکاری وەزیرە دەرەوەی ئەمریکی بۆ کاروبارên دیموکراسی û maf û kar seredana pirzgeha laliş diket. Lewra nînerên êzdiyat geşbînin ku ew sozobelênên navhatî dayn dê hêne cêbcêkirin. Kawa Emer dengê Emerîka, Qeza Şêxan, pirzgeha Laleş.